سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی ژینگە لەبانە دەست بە سەرکردنی 5 چالاکی مەزهەبی لە بۆکان و تیکاب درێژە ناڕزایەتیەکان لە جوولەمێرگ و سەرکوتی خۆپیشاندەران شەڕی قورسی نێوان گروپە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا لە ئافرین و گیانە دەستانی جەیان کەس بەهۆی گەرمە و لافاو لە هیندستان و سریلانکا. درێژە هەواڵەکان ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی ژینگە لە شاری بانا ڕۆژی دووشەممە 14 ژۆزەردان ئەنجامانی ئەنجومەنی شاخەوانی پاژینی بانا لە چالاکیەکدا یادی هەموو گیانبەختکردوانی ژینگە پارێزیان بەرز ڕاگرت. بە پێزانیاریەکان شاخەوانانی ئەنجومەنی پاژین هاوکات لەگەڵ ساڵوەگەری گیانلەدەستانی شاخەوانانی ئەنجومەنی سەوزی شیای مەریوان بە مەبەستی بەرزڕاگرتنی یادی کۆچکردووان شوعلە قادری، ئارشام عەزیزی، داود باخیش، کاوە خۆسرۆزادە، هەروەها پەیمان نوێکردنەوە لەگەڵ هەموو ئەو کەسانەی لە ڕێگای پاراستنی ژینگە گیانی یازیزیان بەخت کردووە بەسەر بەرزاییەکانی کانی پردیدا هەڵکشان. دەست بە سەرکردنی 5 چالاکی مەزهەبی لە بۆکان و تیکاب لە ڕۆژانی ڕابردوودا 4 چالاکی مەزهەبی لە شاری بۆکان و چالاکێکی ئاینی لە شاری تیکاب بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر کراون. ڕۆژی هەینی 11 ژۆزەردانی 1403 کاوە سەیەدزادە تەمەن 40 ساڵ، ئاکۆ زەینەبی تەمەن 34 ساڵ، یوسف مەولایی و ئیسماعیل پاشناو نادیار ناسراو بە دکتۆر ئیسماعیل تەمەن 34 ساڵ لە چالاکانی مەزهەبی خەڵکی بۆکان بەبێ هۆکارێکی ڕوون لەلایەن ئیدارەی ئیسلاحاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. لە لایەکی دیکەوە چالاکێکی ئاینی خەڵکی یەکێک لە گونجەکانی تیکاب بە ناوی سەید ئەحمەد ئەحمەدیان لەلایەن لێباس شەخسیەکانی ڕۆژیمەوە دەست بەسەر کراوە. دیاریکردنی کاتی زادگاییکردنی فەرهاد شێخی لە زادگای ئینقلابی کەراچ بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز بڕیارە جەلسەی زادگاییکردنی فەرهاد شێخی چالاکی کرێکاری کورزی زانیشتووی کەراچ لە ڕۆژی 30 ژۆزەردانی 1403 لە دادگای ئینقلابی ئەو شارە بەڕێوە بچێت. فەرهاد شێخی پێشتر و لە ڕێکەوتی 10 ڕەزبەری 1402 بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژبە نیزام بانکێشی دادگای گشتی و ئینقلابی کەراچ کرابوو. حکمی دەست بەسەرکرانی ئەو چالاکە کرێکاریە لە مانگی پوشبەڕی ساڵی ڕابردوو لەلایەن لەقی 6 دادسەرای هەشتگرد دەرکرابوو. ناڕوونی چارەنووسی سووسن حەسەنزادە لە گرتووخانەی ئیتلاعاتی ورمێ وێڕای تێپەڕبوونی 19 ڕۆژ بە سەرکاتی دەست بەسەرکردنی سووسن حەسەنزادە چالاکی مەدەنی و مامۆستای زمانی کوردی خەڵکی بۆکان چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی 26 گوڵانی 1403 هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بە 8 ئۆتۆمۆبیلەوە هەرۆشیان کردە سەر ماڵی سووسن حەسەنزادە و ناوبراویان بە توندوتیژیەوە دەست بەسەر و بۆ گرتووخانەی ئیتلاعاتی سوپای ورمەی گواستەوە. لە ماوەی 19 ڕۆژی ڕابردوودا ئەو چالاکە مەدەنیە لا دەستڕاگەیشتمە پارێزەر و چۆپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. درێژە ناڕزایەتیەکان لە جوولەمێرگ و سەرکوتی خۆپیشاندەران ڕۆژی سێشەممە 15 ژۆزەردان دانیشتووانی شاری جوولەمێرگ لە پارێزگای ڕووحای باکووری کوردستان بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە دانانی قەیوم لە جێگەی شارەداری هەڵبژێردراوی خەڵک ناڕزایەتیان دەربڕی. بەپێوە ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە نوێنەری حەزب و لایەنە سیاسیەکان هاوڕێ لەگەڵ خەڵکی ناڕازی لەسەر شەقامەکانی جوولەمێرگ ڕێپێوانیان کردووە، بەڵام هێزەکانی پۆلیس هێرشیان کردووەتە سەر خۆپیشاندەران و چەند کەسیان دەست بەسەر کردووە. حەزبە سیاسیەکانی باکووری کوردستان داوایان لە خەڵکی شارەکانی دیکە کردووە بۆ پشتیوانی لە دانیشتوانی جوولەمێرگ و بەرگری لە دیمۆکراسی خۆپیشاندان بکەن و ڕێگە نەدەن دەوڵەتی فاشیستی ئەردۆغان شارەداریەکانە داگیر بکات.
شەڕی قورسی نێوان گروپە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا لە ئافرین. ماوەی 24 کاتژمێرە شەڕێکی قورس لە نێوان گروپە ئیسلامگەرەکانی سەر بە دەوڵەتی تورکیا لە شاری ئافرینی داگیرکراوە ڕوئەدات و بە پێدوای زانیاریەکان دەیان چەکدار و کەسی مەدەنی کوژراون و بریندار بوون. بەپێ راپۆرتی مەدیەکانی ڕۆژاوای کوردستان، شەڕ لە نێوان چەکدارانی دوو گروپی لەشکری حەمزە و تەحریر الشام ڕوویداوە و دەیان کەس لە هەردوو لا کوژراون و بریندار بوون. هەروەها چەندین ژن و منداڵ و بەساڵاچوو بەهۆی بورزمانەکانی هەردوو لا بوونەتە قوربانی و دەوڵەتی تورکیاش دەستێوەرزانی نەکردووە. شانی باسەکە باقری کەنی وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی سەردانی سووریای کردووە و بەرپرسانی دەوڵەتی سووریە مەرجی ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ تورکیا شانەوەی ئەرتەشی تورک لە ناوچە داگیرکراوەکان ڕاگەاندووە. ئەدامەی کارزاری نابۆی عەجام لە زیندانەکانی ئێران. ڕۆژی سێشەممە 15 جۆزەردان بەندکراوانی سیاسی و بیرمەند لە چەندین زیندانی ئێران بۆ 19هەمین هەفتەی بەردەوام دژ بە سزای ئەعدام مانیان لە خواردن گرت. بەپێ راپۆرتەکان 8 بەندکراوی دیکە لە زیندانی قزل حەساری کەرەش پەیوەست بەو کارزارە بوون و بەندکراوانی سیاسی و مەسەبی لە زیندانەکانی تارانی گەورە، ئێڤین، قزل حەسار و ناوەندی کەرەش، کرماشان، عادڵابادی شیراز، نەغەدە، تەورێز، مەشهەد، خۆڕەماوە، سەقز و هیتر بۆ 19هەمین هەفتەی بەردەوام دژ بە ئەعدامی بەندکراوان لە ئێران مانیان لە خواردن گرتووە. ناڕزایەتی کەسبکارانی ئەسفەهان دژ بە بڕینی بەردەوامی ئاو. ڕۆژی سێشەممە 15 جۆزەردان کۆمەڵێک لە کەسبکارانی شاری ئەسفەهان لە ناڕزایەتی بە قەتعی بەردەوامی ئاو دوکانەکانیان داخست. بە وتەی ناڕازیان ماوەی چەند ڕۆژە بەردەوام ئاوی بەشێک لە گەڕەکەکانی شاری ئەسفەهان بەبێ ئاگادارکردنەوە قەت دەکرێت و بەشێک لە کەسبوکارەکانی پەیوەندیدار بە ئاو ناچاربوون دوکانەکانیان دابخەن. دوکاندارانی ناڕازی دەڵێن چەند جار پەیوەندیان بە ئیدارەی ئاو و ئاوڕۆی ئەسفەهانە وەرگرتووە، بەڵام کەس وەڵامی داواکاریەکانی نەزاوەتەوە. کوژرانی کەسبکارێک بە چەقەی هێزەکانی ڕەژیم لە بەندەر عەباس. ڕۆژی سێشەممە 15 جۆزەردان هێزە ئینتیزامیەکانی ڕەژیم لە شاری بەندەر عەباس بەبێ هۆکار چەقەیان لە ئۆتۆمۆبیلی کەسبکارێک بە ناوی ئەمیر چەتر سەحەر کرد و ناوبراویان کوشت. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەمیر چەتر سەحەر پیشەی میوەفرۆشی بووە و لە کاتی گواستنەوەی میوە بۆ دوکانەکەی هێزە ئینتیزامیەکان بەدوایدا کۆتون. کاتێک ئەو کەسبکارە چاوی بە هێزەکانی ڕژیم دەکەوێت پێیان دەڵێت باری قاچاقی پێ نییە، بەڵام سەرکوتگەرانی ڕژیم تەقەی لێ دەکەن و جێیکوژن. دووە هەواڵ گیانەدەستنی جەیان کەس بەهۆی گەرما و لافاو لە هیندستان و سریلانکا. بەهۆی هاتنی شەپۆلی گەرما و بارانبارین لە هیندستان و سریلانکا دەیان کەس گیانیان لەدەستاوە و بە هەزاران کەس ئاوارە و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. بە وتەی مێدیەکانی هیندستان، شەپۆلی بارانبارین لە باکووریە وڵاتە بووەتە هۆی گیانەدەستانی 14 کەس و ئاوارەبوونی هەزاران کەسی دیکە. هەروەها لە وڵاتی سریلانکەش بەهۆی بارینی لەژمەی باران و هاتنی لافاو 14 کەس بوونەتە قوربانی و سەدان کەس ماڵ و حاڵیان بەجێهێشتووە. ئەوە لە حاڵێکدایەکە 56 کەس بەهۆی گەرمای سەروی 50 پلەی سیلیزیەوە لە ڕاجستان و چەند ئێرالەتی دیکەی هیندستان گیانیان لەدەستاوە و بەم جۆرە ئاماری قوربانیان بۆ 80 کەس بەرز بووەتەوە. هەروەها سەدان کەس تەندروستیان تێکچووە و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.